سڵاو هاوڕێیان، ئەوڕۆ باسی پارتی تیوی دەکەین لە زمانی فینلەندیدا. پارتی تیوی بە فارسی دەبێتە مەفعول یان مەفعولی بی واسطە، بە کوردیش دەبێتە بەرکار. بۆ کەسانی کە نازانن بەرکار چییە، ئێستا زۆرتر شەرح دەدەین بۆی کە لی تێبگەن. بەشێکی لە سەختترین بەشەکانی فێربوونی زمانی فینلەندیا، یعنی دەرکەوتووە کە هیچ خارجیەک، هیچ پەنابەرێک، هیچ کۆچبەرێک ناتوانێت بە تەواوی پارتی تیوی بەکار ببا، و تەنانەت ئەو منداڵانەی کۆچبەرەکانیش کە لێرە گەورە دەبن، لەبەرەوەی لە بنەماڵەیەکی غێری فەنلاندیدا گەورە دەبن، هەر جوان فێری پارتی تیوی نابن، بۆی کە چون دایک و باوکیان ئەوەی نازانێ. یعنی تەنانەت لێرە دەستیش بخوێنی بە جوانی فێری نابی. ئەوە دەرکەوتۆ لە لێکۆڕینەوەکاندا. پارتی تیوی لە پارتی تیویدا وشەکە وەک خۆی نامێنێ. ئەمن بۆ خۆم بۆم دەرکەوتووە کە لە چه حاڵەتێکدا زۆرتر پارتی تیوی بەکاردەبێت. لەو حاڵەتانەدا کە هەست دەکەی، یعنی بڕۆ مێقداری شتەکەی ڕۆن نییە چەندە. وەک باسی مەسەلەن دەڵێ من چوم گۆشتم کڕی، نازانی چەندە گۆشتەکە، ڕەنگە بڵێ 2 کیلۆیە، وەلی بڕەکەی بە تەواوی ڕۆن نییە. یعنی ئەتو ناڵێ گۆشتێکم کڕی. لە زمانی خۆماندا کەس ناڵێ گۆشتێکم کڕی، دەڵێ گۆشتم کڕی. یا مەسەلەن دەڵێ ئاوێ دەخۆم، ڕۆن نییە و ئاوە چەندە، یعنی ئەو ئاوە زۆرە کەمە. دروستە ڕەنگە پەرداخێک بێ، ڕەنگە لیترێک بێ، بەڵام شتەکە تەواو یعنی نازانی ئەوە ڕێک چەندە. بۆیە ئەم شتێک وەکو ناڕوون بوون، نامەعلوم بوون. ئەمن ئەوە بۆ خۆم قبوڵم کردووە کە لەو حاڵەتاندا زۆرتر پارتی تیوی بەکار دەبێت. یا باسی خۆشەویستی دەکەی، ڕوون نییە و خۆشەویستیە چەندە، هەر چەندی زۆرش بێ ڕوون نییە. یعنی زۆر شتە ئەمن ئەوان بۆ دەرکەوتووە کە شتەکە مقدار و بڕەکەی ڕوون نەبێ. بەڵام ئێستا ڕوونی دەکەمەوە لە زۆر شتی دیکەشدایە کە فەنلاندی بۆ خۆیان بە ڕوونی باشکرایی باسییان کردو. بۆ وێنە کاتێک کەمە دەڵێن باز لە یەک شت بۆ سەرێ دەکەین. مەسەلەن دەڵێن ئەمن 2 ماشێنم هەیە، 2 ئۆتۆمبیلم هەیە، دەڵێ مینوڵا ئۆن کاکسی ئاوتۆ. ئەسلی کەلیمەکەی ئاوتۆ بە ڕەشی بینوسم زۆرتر دیار بێ. ئاوتۆ ئەگەر ببێتە پارتی تیوی دەبێتە ئاوتۆ، یعنی ئەمن 2 ماشێنم هەیە. بەڵام ئەگە بڵێ من 1 ماشێنم هەیە، دەڵێ مینوڵا ئۆن ئاوتۆ. کەوا بوو باز لە ڕقەمان دەکرێت. کاتێک کەمە لە یەکی بۆ سەرێ باز دەکەین، حتمەن دەبێتە پارتی تیوی. بەڵام ئەگە بڵێ 1 خانم هەیە، مینوڵا ئۆن ئاسۆنتۆ. ئەمە ئەگە بڵێ 2 خانم هەیە، 2 خانوبەرم هەیە، دەڵێ مینوڵا ئۆن کاکسی ئاسۆنتۆ. ئەگە بڵێ 10 خانوبەرم هەیە، 15 خانوبەرم هەیە، مینوڵا ئۆن ڤیستۆ ئێستا ئاسۆنتۆ. یعنی ئیمکانی نێدەبێ ئەگەر لە یەکی بۆ سەرێ بوو ئەتۆ پارتی تیوی بەکار بێ. بۆ وێنە ئاوتۆ دەبێتە ئاوتۆ. ئێستامە باز دەکەین کە کەلیمەکان چۆن دەگۆڕێن. مەسەلەن باسی کاتێک کە کەلیمەیەک وەکو ما یعنی هەم وڵات هەم یعنی حرد، وایە، یعنی هەم وڵات یان مەسەلەن کاتێک کە ما ببێتە پارتی تیوی بۆ خۆی 2 ئای هەیە، ئیدی نابێتە ما، ئەوای لێ نایە، بەڵکو تێ و ئای پێوە زیاد دەبێتە ماتە. مەسەلەن ئەوە زەمانێکە کە 2 پیتی دەنگدار لە 2 بن. یان مەسەلەن vê یعنی ئەو قایشەی کەمەری پێدەبەستی، یان هەر خودی کەمەری مرۆڤیش دەبێتە vê.
ئەگە بڵێ دوو قایش دەڵێ کاکسی وێتە. ئیدی وەکو ئاوتۆی نابێت کە ئاوتۆ بوو ئاوتۆ ئەوە نابێتە وێا، لێرەدا دەبێتە تا. بۆ دەبێتە تا؟ هەمیشە گەر پیتی دەنگدار تێدا بەوانە پیتی دەنگدارن، دوو پیتی دەنگدار لە دوو یەک بوو تاو تای دەگرێت. جا چ وەخت تای دەگرێت چ وەخت تا. کاتێک کە پیتە دەنگدارەکانی پێشێ گەورە بوون وەک ئا، ئی، ئو یا ئۆ، ئەوانە پیتی دەنگداری گەورەن، حروفی سەداداری گەورە، ئەو کاتی دەبێتە تا. ئەگە پیتە دەنگدارەکان چووکە بوون وەک ئو، ئۆ یا ئی، ئەوانە ئەو دەمی تای دەگرێت. وێتە، ما، تا. یان مەسەلەن رادیۆ، رادیۆ، لێرەش دوو پیتی دەنگدارن، بەڵام پیتە دەنگدارەکەی دوایە کە گەورەیە ئۆیە، بۆیە دەبێتە رادیۆ تا. مینوڵە ئۆن کاکسی رادیۆ تا کەوابوو لەوەشدا ئای گرت، تای گرت. یان مەسەلەن هەندێک پیتی بێدەنگ هەنە وەک ئەوانەی کە دەیڵێن وەکو ئەڵ یان لەی خۆمان ئەڵ یا ئەن، ئار، ئەس یان تێ. ئەگە ئاخیر ئەوانە مەسەلەن ئەو پیتە بێدەنگانە بە ئاخری کەلیمەکەی تای دەگرێ لێرەشدا. مەسەلەن بۆ وێنە ئاسکێل، کاکسی ئاسکێلتە، کوممێنێن ئاسکێلتە. ئاسکێل یانی هەنگاو، قەدەم، دە هەنگاوت هاویشتووە، دەبێتە مەسەلەن دەبێتە کوممێنێن ئاسکێلتە. مەسەلەن باز لەوەی دەکەین مەسەلەن کلیل کە دەبێتە ئاڤاین، ئاخیرەکەی ئەنە پیتی بێدەنگی ئەن، مەسەلەن دەڵێن کاکسی ئاڤاینتە. مەسەلەن توتەر، توتەر یانی کچ، ئاخیرەکەی ئارا، ئەو پیتە دەنگدارانی کوتم بێدەنگانی کە کوتم، مەسەلەن کاکسی توتەرتم. ئەوە مەسەلەن لێرە لەو شوێنەی. لە هێندێک جیان ئەو کەلیمانی ئاخیرەکان ئیە، ئی، وەکو پێنی یان سووری. مەسەلەن پێنی یان سووری، پێنی یان سووری، پێنی یانی بچووک، سووریش یانی گەورە. ئەلێرەدا ئەو ئیە حەسب دەبێ، ئەو ئیەی ئاخیری دەڵێ پێنتە. پێنتە سوورتە. چاو چون پیتی دەنگداری چووکەی تێدایە ئێرە دەبێتە پێنتە، بەڵام ئەوە چون پیتی دەنگداری گەورەی تێدایە، ئەو پیتە دەنگداران کەلیمەکە پیتی دەنگداری گەورەی تێدا دەبێتە سوورتا. سوورتا، پێنتە، لەبەرەوەی کە کەلیمەکە سێ پیتە، هەم پیتە دەنگدارەکانی چووکەن. هەر ئەگەر سرنج بدەی ئۆتۆماتیکیش وای لێ دێ، چون پیتی دەنگداری چووکەی تێدایە کەلیمەکە وشەکە، ئۆتۆماتیک زمانت بەرەوەی دەچێت دەڵێ ئای لەگەڵ بەکار دەبەی، ناڵێ ئا. مەسەلەن تا بێ دەبێتە تا، ناڵێ پێنتا، بۆت نایە، هەر ڕەوان بەسەر زماندا نایە، بۆیە ئەوەش کارەکەی ڕاحەتتر دەکەن. ماوەیەکی بەکاری بێنن خۆت بە خۆت فێر دەبن لە خۆتانەوە. ئیدی ناڵم پێنتا، دەڵم پێنتە، کاکس پێنتە لاستە، ئۆتۆماتیک بۆتان دێ. لەو کەلیمانەشدا ئەوڕۆ هەوڵ دەدەین زۆرتر پێتان بڵێم کەلیمەکان چۆن دەگۆڕێن. ڕۆژێکی دی لە بەشەکەی دی ڤیدیۆی داهاتوودا شەرح دەدەین لە چ زەمانێکی یا پارتی تیویدی ئەوڕۆ پێڕان ناگەین. یان هێندێک کەلیمە کە
بە ئاخیرەکان بە ئێ کۆتایی دێ ئێ بەک منزور هامێ هامێ یعنی دامنی ژنان نازان لە کوردی باشووری چی پێ دەڵێن هامێ دامنی ژنان یان وێنێ وێنێ ینی بەلەم قایق ئەوانەش گۆڕەی نیوان دەگەڵ ئەوانی فەرق هەیە ئەوانە دوو تێی دەگرن نازانم بوایە ئەمیش یاسایەکەی نازانم بەس دەزانم ئەو کەلیمانەی کە ئاخیرەکەیان یەک ئێبێ دوو تێی دەگرن مەسەلەن ناڵێ هامێتا ئەوە غەڵەتە دەڵێ چۆن پیتی دەنگداری گەورەی تێدایە چاو دەڵێ هامێت تا دوو تێی دەگرێ وێنەش هەردوو تێی دەگرێ بەڵام چون پیتی دەنگداری چووکەی تێدایە وێنێتتا هامێتتا مینوڵام کاکسی وێنێتتا مینوڵە ئەیۆڵە وێنێتتا مینوڵە ئۆن کاکسی هامێتتا یا مینو وایمۆڵە ئۆن کاکسی هامێتتا خێزانی من هاوسەرکەی من دوو دامنی هەیە یا من دوو بەلەمم هەیە یعنی پارتی تیوی بەردەوام دەگۆڕێ لە هەر شتێکی بەڵام ئێمە زۆرتر وە زۆربەی وشەکان فێر بووینە هەر دەڵێن ئای دەگرێ هەموو خەڵک وە دەزانن لە حاڵێکدا لە هەر وشەی فەرق دەکا مەسەلەن بۆ وێنە وشەی کەسیتوس وشەیەکی زۆر گرینگە ینی بەرداشت ینی ئەمن ئەوە بیر دەکەمەوە لەو شتەی کەسی توز مینوڵە ئۆن سێڵایستە کەسی تووسدا ینی ئەمن ینی ڕوانگەی من لەبارەی ئەوەیدا بەرداشتی من لەبارەی ئەو شتەیدا ئەوەیە مەسەلەن کەسی تووس دەبێتە کەسی تووستا ئەوە چونکی ئاخیرەکەی وابزان پیتی دەنگداری ئەسە کە باسیشمان کرد لێرە لە پێشتر پیتی دەنگداری ئەس سەن تای دەگرێت ئیدی ناڵێ مینۆڵان کاکسی کەسی تووس مەسەن کەسی تووسیا ئەوە ناوێت بەڵام بۆ جەمعەکەی بۆ کۆیەکەیوی سەن دەڵێن کەسی تووکسیا ئەوە قەزیەکی دێ بازارێت تێکاڵ نەبن کەوا بوو ئەوانە چەند نمونەیەک بوون کە باز دەکەین بۆ وێنە چ وەخت دەگۆڕێ یان باسی ئووسی ئەوانەشمان کرد زۆر وشەش هەیە مەسەلەن خۆشە بیزانی مەسەن کاتێک باسی ئازادی دەکەین ڤا پاوس ئەو ڕۆژی ئەوە ئازادی بوو ئازادی سووریای بوو دام ناو لە پێشەکیشدا پیرۆزبایی لێ بکەم بەڵام ببورن لایەدم چوو ئەوڕۆ ڕۆژێکی خۆشە ئەوەندە خۆشە بۆ من کە کەیفم سازە بۆیە هاتم و ڤیدیۆژدانی و بەیانی کاستان خەبەرەکەم دیت شەوێ دەمزانی ئەو ڕۆ شتێک ڕوودەدا بەڵام سەرە وانە بووە بە خێرایی دەمشق ئازاد بێ بۆیە دی بەیانی خۆم چوم کەسشمان لە ماڵ نەبوو خۆم چوم لە ئیکیای بە تەنیا جێژنم گرنانم خواردەوانە هاوسەرەکەم لە هەر لە ئیکیای لە کارەدەیە منداڵەکانیش هەڵ نەستابوونی دی خۆم بە تەنیا چوم جێژنم کرد ڕۆژی خۆشە پیرۆز بێ و هیوادارم نەخشە بێ لە ئێمەی ڕۆژهەڵات و باکووریش باسی ئازادی دەکەین ڤا پاوز ینی ئازادی کە ئەگەر پارتیتیوی بگرێ دەبێتە ڤا پاوتا ڤا پاوتا ڕەک کاوز ینی ئەوین عیشق دەبێتە ڕەک کاوتا مینوڵە ئۆن ڕەک کاوتا هەنتە کۆهتان یعنی ئەمن بەنیسبەت وی عەشقم هەیە ئەوینم هەیە یعنی داسکدا من عاشقی ویمە